بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ نازم کەریم سەرحەد بە ئەوەی بەڕێز و خۆشەویست گەشتەوە هەوڵ دەدەین وەکو درێژە پێدەری بەشی یەکەمی بەرنامەکەمان تایبەت بە ئەزمونکارێکی ناو میدیا و ڕادیۆ لە بەغدای پایتەختی عێراق و دواتر لە باشووری کوردستانی هەبڵین لە سلێمانی بەردەوام بین لەگەڵ بەڕێز کاک نازم. خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەکە ئامادە بوویتەوە. دەستەکانت خۆش بێ، سپاس دەکەین، بەخێر بێن بەسەرچاو. بەڕێزت لە کۆتایی بەشی یەکەمە باسی لەو ئەزمونە کرد کە ئێوە لە ناو ڕادیۆ هەتان بووە ئەو باسی چاودێریکردنمانە کرد، یەک نمونەت باس کرد. چاودێریکردنەکەی ئێوە یعنی بە بەردەوامی هەتاوەکو ئەو لەحزەی جەنابەت وەک خۆت باسیەکەی لە 1970 بۆ ساڵی 1992 نزیکەی 20 ساڵێتەوە لەو ڕادیۆ بووی، بە بەردەوامی هەبوو. بە بەردەوامی ئەو چاودێریکردنە هەبوو و ئێمەش زۆر ئاگادار بووین، نە ئەبوایە ئێمە شتێکمان بکردبایە لە ڕێڕەوی ئەو بەرنامەکانی ئەو ڕادیۆیە لادەین. ئیتر زیاتر ئەوەی ئەکەوا ئێمە ئەمان کرد لایەنە سیاسیەکەی ئەوە بەشێکی زۆر کەم بوو، بەڵام لایەنەکانی تر زۆر فراوان بوو، بە تایبەتی لەسەر نوێژ و ئەدەبی کوردی و لەسەر شتە زیندووەکانی ڕۆژ. ئەم چاودێریە باسی دوو تەجروبەت کرد لە بەشی یەکەمە، تەنها بۆ تۆ بوو یا ئەگە بیر بێ هاوڕەکانی تر یا بە ئەوانی لە بەرنامەکان بەشداریانەکرد یا ئەوانەی پێشکەشکار و ئامادەکار بوون ئەوانش ڕوبەڕووی ئەمە بوونەوە لە بەغدا؟ ئامادەکار و پێشکەشکارەکان نە، بەڵام ئەوان هەر مامۆستا و زانا و دکتۆر بوون و ئەو باسی ئەو جۆرە ئەو جۆرە شتانەیان ناکرد، پەیوەندیان بە سیاسەتەوە نەبوو. ئەی بەڕێوەبەری ڕادیۆکە لێپرسینەوەی نەیەکرد بۆ نمونە ئەو دوو بەڕێوەبەرەی کە باست کرد، موسا عەبدولیلا عەبدولیلا موسا لەگەڵ شاکر مەنسوور، ئەو دوو مەرحەلەیەتانەوە دوو کە جەنابتی تیابووی، ئەوانیش ئاوەکو یەک کامیان بوو یعنی پێش بانی کردیت ئەو بەیاننامەیە لەوانەیە جەنابەت بەیاننامەت بەویستی ئەوان نەخوێند بێتەوە، بەڵام بانی کردوی محاسبەی کردبی. ئەوە عەبدولیلا موسا بوو، بەڵام کە شاکر مەنسوور هاتە ئەوێ پیاوێکی کراوە بوو لە کۆبوونەوەکانە لەگەڵ ئێمەیە، بە تایبەتی ئێمە لە دووە مەرحەلەکانی شیانی ئەو پیاوە لە ڕادیۆی کوردی بەغا و منیش لەوێ ئەو کۆبوونەوەی لەگەڵا ئەکردین و ئەیوت نامەوێت ئێوە قسێک بکەن خۆتان تووشی بەرپرسیارەتی بن، ئەیوت ئەو قسە نەبکەن کەوا پەیوەندی بە کورد و مێژووی کورد و ئەدەبی کوردەوە هەیە، بڕوانە ناو بەقوڵی بڕوانە ناو ئەدەب و کولتور. وەکو خانەقینیەک لەگەڵ تۆوە جیاوازتر نەبوو کە هەردووکتان خانەقینی بوون؟ نا، من ئەوم نەئەناسی ئەوەی ڕاستی بێ، ئەوم نەئەناسی بەس لە ئیسگەن دوای زانی خانەقینیت. بەڵێ نا، ئەو پیاوێکی زۆر عادل بوو، بەڕاستی عادل بوو، یعنی ڕۆژێکیان بۆ بالمناسبە گۆرانی ناسر ڕەزازی گۆرانی دەلالۆی کورد بوو، خۆی هات بە منی وتی کاکە نازم سمعت ئۆغنیە، وتی گوێم لە ڕادیۆیەکی ناسری ڕەزازی بووە، ئەوە بخەنە سەری، زۆر جوان ئەیڵێ. ئەو وەختە ئەو خۆ گۆرانە سیاسیە دەلالۆزان بە عەبدوڕەحمان قاسملووە وتوێتی وانە بەخوا ئیتر بە ئەو لالۆ ئەوە وازانم لاوەی کە ئەیزانی وا بزانم ئێستا ئەڵێن ئەو نییە، ئەوەی کە من بیستوو منیش وام بیستووە، ئەو وەختە ئێمە هەر ئاوا بۆ ئەوە بوو. اینجا مەوزوعەکە چییە؟ ئەو پیاوە ئەیوت شتێک بکەن خۆتان تووشی پرسیار نەبن، بەرپرسیارەتی نەبن. اینجا بەڕاستی ئەو فترەیە کەوا ئێمە لەوێ بووین ڕادیۆی کوردی، من بە ئاماژە بە شتێک بکەم، ڕادیۆی کوردی لە بەشێکەوە بوو بە بەڕێوەبەرایەتی بودجەیەکی زەبەلەحیان بۆی دانا. ئێمە چەند بەشێکمان هەبوو لە ڕادیۆی کوردی، هەرە گرنگەکانی بەشەکانی ڕادیۆی کوردی دوو بەش بوون، بەشی بێژەرەکان و بەشی ئەوجا ئێمە پێمان ئەوت ئەندازیاری دەنگ، یعنی دابەشکردنی دەنگۆوانەی ڕێکۆرد دابەشکردن. ئەوە دوو بەشی گرنگ بوون و زۆرترین کارمەندیش لەو دوو بەشا بوون. بەشی چونکە ئێمە بە 3 شەفت کە ئێمە من بێژەر بووم، بە 3 شەفت ئێمە دەواممان ئەکرد، شەفتی بەیانیان، شەفتی نیوەڕوان، شەفتی شەوان.
اینجا کۆمەڵێک بێژەر بووین ئەوانەی کەوا ئەو وەختە من لە ماوەی ژیانمدا لە ڕادیۆی کوردی بەغا ئەوانەی لەگەڵ مابوون ناوی چەند کەسێکتان پێ ئەڵێم پێش ئێمە عەبدەڵا عەباس هەبوو عەبدولوهاب تاڵەبانی هەبوو کەمال ڕەئوف محەممەد هەبوو زۆر بێژەر و زۆر پێشکەشکاری بەناوبانگ هەبوون لە ڕادیۆی کوردی بەڵام لە کاتی ئێمەیە من و خالد حەسەن خالد حەسەن تاها خۆشناو ئێمە یەکەم کەس بووین کە ڕادیۆی کوردی بوو بە بەڕێوەبرایەتی ئێمە لەوێ دامەزراین اینجا بەشەکانی ڕادیۆی کوردی چی بوون بەشی ڕۆشنبیریمان هەبوو مامۆستا محەممەد ئەمین هەورانی سەرۆکی بەشەکە بوو بەشی سیاسیمان هەبوو خوالێ خۆش بوو جەمات سلێمان بەڕێوەبەری بەشەکە بوو بەشی کوشتتوکاڵمان هەبوو عەبدەڵا ئامێدی ئێستش ماوە یادی بەخێر لە دهۆکە ئەو مەسئول بوو بەشی تەنسیقمان هەبوو تەنسیق ئەوەی ئێستا لێرە ئەڵێن پلەیلیست دابنە پلەیلیستکە ئەو کاتە بە نووسین بوو ئەیوت ئەمەیە بەرنامەکانی ئەمڕۆ ڕۆژی فڵان ڕێکەوتی ئەوەنە لە کاتژمێری 5:25 دقیقەوە تاوەکو دووش هەمووی ئەنووسی ئێمە بێژەرەکان و ئەندازیارەکانی تەن لەسەر ئەوە ئەڕۆیشتن اینجا ئەوانەیان لەکوێوە ئەهێنا باوەڕکە 4-5 کەس لەو بەشە ئیشیان ئەکرد دوای بەشی تەنسیق و مەکتەبە بوون بە یەک بەش هەموو دەقەیە ئەچوون شریتەکانیان ئەهێنا شریتەکان ئەلم شریتە کاسێت نەبوو شریتە ئەوانەی وا نازانم چی پێ ئەڵێن ئێمی و نازان ئێمکەی بچووک و گەورە ئەوانەیان ئەهێنا مەسەن لەسەر ئێمکەیەک 4 گۆرانی هەیە لە بەشی تەنسیقەوە نووسیانە گۆرانی بە قوربان حەسەن زیرەک ئەو ئەندازیارە هەڵی ئەگرت و ئەی سوڕانەوە حتاوەکو ئەیخستە سەر ئەو گۆرانیە پێشوەختە ئامادەی ئەکرد ئەوە بەشی تەنسیق بۆ زۆر گرنگ بوو بەشی مەکتەبە شریتخانەی کوردی زۆر گرنگ بوو چونکە هەرچی گەنجینەی ئەو ڕادیۆیە هەبوو لەناو ئەو بەشەدا بوو دێنەوە سەر بەشەکانی تر بەشی پەرەپێدان هەبوو ئەوەی پەیوەندی بەم بەرنامەی مناڵان و ئافرەتان و ئەو شتانەوە هەبوو دوای چەند ساڵێک بەشی تەمسیلیات دامەسا لەوێ بەڕاستی ئەو بەشە زۆر کەسی بەهرەمەند لەوێ کاری کرد لەوانە دەرهێنەری بەناوبانگ ناسر حەسەن اینجا هاشم عەلیمەندی ئەحمەد محەممەد عەلی ئیبراهیم سەلمان یعنی بەختیار سیامانسۆری ئەمانە هەر هەمووی خەریکی تەمسیلی و نواندن بوون ئەمە گرنگە بەڵام لەمانە گرنگتر ئەم ئەرشیفانە چیان بەسەر هات ئێستا بتوانرێ سوودیانەوە ئەم ئەرشیفانە لە بەغا ئەوەی تۆ معلوماتی وێ بە چوونە کوێ بردننی ئێستا لە کوێن ئەوەی ڕاستی بێ لە دوای هێرشکردنی هاوپەیمانان بۆ سەر بەغا و بە تایبەتی بۆ سەر دەستگای ئیسە و تەلەڤیزیۆن شریتخانەکەی ڕادیۆی کوردی هیچی لێ نهات شریتخانەکە نەسووتە ئەوەی لە بیرت بێ بە تەخمین یا بە خەمڵاندن چەند کاسێتی تیا بوو بە مەلاین باس ناکرێت بەلاین گۆرانی تیا بوو یعنی ئەکرێ بڵێن ئەرشیفی ئەو 65 ساڵی تیا بوو کە جاڵباسی بەڵێ ئەرشیفی هەبوو قەوان و دوایی بوو بە کاسێت دوایی بوو بە کاسێت و بەکر باش چی لێ هاتەمە ئەمە وەکو خوارێ خۆش بوو جەمال سلێمان جارێکیان باسی کرد وتی چونکە ماڵیان لە نزیکی ڕادیۆکە بوو بەخوا نازان وتی لۆری 1 لۆری 3 لۆری هێنا ئەو کاتەی کەوا بەغا تێکشوو بوو شەڵاشا بوو کەس بە کەس نەبوو حکومەت نەبوو ئەو کاتە چەند حەماڵێکی هێنا بوو هەر هەمویان خستە ناو ئەو لۆریانە و بردیان وتمان بۆ کوێ وتی ئەیبم بۆ هەولێر ئیتر لەو کاتەوە تاوەکو ئێستا بە چاومان نانی و ئەرشیفە لە هەولێر هاگەر وابێ بە قسەی ئەو کەواتە باشە شتێکی ئیجابیە لە هەولێریش وێ لای هەر کەس بێ گرنگەوەی ئەرشیف بۆ چییە بۆ تەوزیفکردنە سوود لێ وەرگرتنێتی جەناب لە مامۆستا ئامین زەکی بەگو لە تۆفیق وەهبی و لە مامۆستا ئیبراهیم ئەحمەد و لە کامیل کاکەمین و هەمویان باسیەکەی ئەمانە هەبوون تۆگە بێنیتی لە چلەکان و لە ژیانە ماون تەنانە لەوانە کۆمەڵێ باس و بابەتی
مەلیک مەحموود خۆشی تیابێ 15 ساڵ 7 ساڵ دوای ئەوە مەلیک مەحموود کۆچی دواییەکە ئەمانە ئەرشیفی گرنگ بوون جگە لە شریتخانەکە بەشەکانی تری ئەرشیفیش هەر بە هەمان شێوە یان لێ هادیا ئەوان چیان لێ هات بەشەکانی تر نەما چونکە بەری بردووانەکە کەوت بەشەکان بەڵێ بابەتێکی تری گرنگ کە بگەڕێنەوەی من ئەبوو لە بەشی یەکەمیش پرسیار لە جەنابەت کەم وەبزان بەڕێستان کە تاقیکردنەوە ئەکەن وەرەگیرێن چل کەسن لەناو چل کەسە 2 کەس وەرەگیرێن یەکەم جار 2 کەس بەس دوای خەڵکانی تریش وەرگیران بە هەموو ئەو چلە کورد بوون هەر هەمووی کورد بوون بۆچی بە مەرحەلە وەرەگیران ئەوە لە دەستگا ئەمنیەکانەوە تەخیر ئەبوو تەحقیقەکراناوەکە بە دووەداچوونیان ئەوایە ئۆکەی دەستگای ئەمنیتی ئەبووە بەڵێ تۆ لە ساڵی 1970 زانەویتە بەرپرسی بێژەرەکان وانە بەرپرسی من بووم بە سەرۆکی بەشی هەمەڕەنگ بەرنامەکان تۆ نەبوویتە مدیری بێژەرەکان بەشی هەمەڕەنگ من بووم بە سەرۆکی بەشی هەمەڕەنگ لەسەر چه ئەساسێک چونکە ئەو بەرنامانەی کەوا لە بەشی هەمەڕەنگەوە پێشکەش ئەکران زۆر بوون زۆریش گرنگ بوون ئیتر من لەو بەشە ماوەیەک پێش دەرچوونم پێش ئەوەی داوای خانەنشینی بکەم بوو دەرچم لە ڕادیۆ سەرۆکی ئەو بەشە بووم و 21 بەرنامەمان هەبوو ئێمە لەو بەش باش یەک شتیتر زۆر گرنگە لە ڕادیۆ ئێمە هەڵبەت کە گفتوگۆکەین باسی کورد دەکەین کوردێک لە ناو ڕادیۆیە ڕادیۆکە کوردیە لە شوێنێک پەخشەکانی هەیە و سیاسەتی وڵاتێ بەڕێوەیە بە ئەوەی کە لە ئەدەبیاتی و لە مێژووی ڕابردووی ئێمە و بزوتنەوەی ڕزگاری خواسە باسەکرێ حیزبی بەعسە و حیزبێکی قەمعی و تۆقێنەر و کارەسات و جینۆسایدی بەسەر میلەتی ئێمایە ناوە لە ناو ئەو ڕادیۆیە جەنابەت کە ئەم هەموو شتە هەبوو کارتان ئەکرێت دانانی کەسەکان بۆ پلە و پۆست بۆ بەرپرسیارەتی لەسەر بنەمای کەفا ئەو توانە و لێ هاتووی بوو یا ئەبوو پلەبەندی تیاابێ ئەندازێک ڕاستە جەنابەت باسیەکەی نەبوویتە بەعسی بەڵام بەعسیش نەبووی ئەو شوێنانەیانەیە تێ ئەو سەرۆک بەش و بێژەر و ئەو شتانە مهم نەبوو یعنی ئەگەر بەعسی نەبووتایە مهم ئەوە بوو کەوا کەفاءەت هەبێ بۆیە ئەیان خستیتە ئەو ئیسا مەسەرەن من با شتێکت بۆ باس بکەم هەموو گوێگرانی کوردستان خەڵکی کۆمەلگاکەمان خوا لێ خۆش بوو کەمان ڕەوف محەممەد ئەراس سۆری کەمان ڕەوف محەممەد بەرنمەیەکی هەبوو ناوی ڕۆژێ لە ڕۆژان بوو مەکتەبەیەکی هەبوو ئەگەر نەڵێم بەقەد مەکتەبەی ڕادیۆی کوردی بەها بوو بەڵام ئەتوانین بڵێن لە 120 مەکتەبەی ڕادیۆی کوردی بەها ئەو مامۆستایە بە هیچ شێوەیەک بە هیچ جۆرێک باسی حزبایەتی و باسی نظامی هیچ سیاسەتێکی لەو ڕادیۆ نەکردووە اینجا بە درێژایی مێژوش ئێمە بۆ بەس باسی حزبی بەعس بکەین تۆ باسی ئێمە باسی 1939 ئەەکەین 39 حتاوەکو 2005 چەند حکوومەت لە عێراق گۆڕاوە بۆ باسی وەختی عەبدسەلام عارف ناکەین بۆ باسی وەختی عەبدڕەحمان ناکەین بۆ یعنی ئەو ڕادیۆ کوردیە ڕاستە دەستگایەکە حکومیە بودجەکەی لەسەر حکومەتە ئەبێ هەر خزمەتی حکوومەتی تیابێ من پێشتریش باسم کرد وتم لە 120 بەرنامەکان کەمتریش لەوانەیە سیاسی بوو بێ بەڵام باقی بەرنامەکان هەر هەمووی ڕۆشنگیری بێکمانەوەش گرنگە یعنی ئەوەی بەڕێزی وەکو بیرخستنەوەیەک لە نێوانی سەردەمی پاشایەتی و کۆماریە ئەم ڕادیۆ چۆن لەو حاڵەتە ئینتیقالیات توانی چۆنەڵی بە شێوە بە هەمان تام و بۆی خۆیەوە بەردەوام بێت بەڵێتەوە بەڵێ حتمما گرفتیش دروستە بێ کۆسپیشە بووە بەڵام ئێوە کۆسپەکانی پێشویان باز نەئەکرد بە تایبەتی ئەو سەردەمانەی پێشی ئێوە ساڵانی ڕابردوو گەورەترین کۆسپ لە ڕادیۆکە کە دروست و بێت چی بووە؟ نه ڕادیۆکە ئەوەی ڕاستی بێ ئەو کەسانێکەوە هاتوونەتە بێ خۆیان نەخستووەتە ئەو مەجالە تەسکەوە بۆ ئەوەی خۆیان توش بکەن و باسی پیشەیانە کاریان کردووە خۆیان بە خەڵکش لە لامان گیرا هەر لە ڕادیۆی کوردی گیرا جهازێکیان بۆی دانابوو لە ژێر مێزەکە قسەی بە حزبی بەعس کردو گیرا و تقریبا چەند ساڵێک لە سجدان بوو دوایی بەر چاودێریانەکرد بۆ ئێوەشیان داناو جیهازە یعنی بۆ تۆش ڕاست بوو کە بترسی لەوێ دانیشتوی حسابی ئەوە تەکرد ژێری ئەم مێزە جیازێکی ئەبێ حسابی ئەوە بکەیت من
شتێکی کورتت بۆ بگەر بۆ هەر بە کورتیش شەوێکیان من بەرنامەکەی خۆم تۆمار ئەکرد لەگەڵ ئەندازاری دەنگ مهندسی ئەوەی وا بۆم ڕێکۆرد دەکا نازانی سە چی پێڵێن هین تەکن ئەوەی لە مناسق نە ئەوەی وا بەرنامەشت تۆمارەکە چی پێڵێن ئەو کەس بەرحاڵ ئێمە بە هەر لەسەر ئەوە بڕین ئەندازیاری دەنگەکە ئێمە ڕۆیشتین بەرنامە ڕێکۆرد بکەین من بەرنامەکەم ڕێکۆرد کرد تومەس ئەو وەختەی کەوا من بەرنامە ڕێکۆرد دەکەم مدیر عامی دەستگای گشتی ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی کە دکتۆر بەدەخان سندی بوو تومەس هاتووەتە ژوورەوە بە کابرای وتووە بەو برادرە قسەمەکە هەرچی هەیە با بێڵێ حەز ئەەکەم گوێ لێ بگرم هەر حەزی کردووە بەزیکوی ئەلام گوێ لێگری گوێ لێ بگرم زانچ کە هاتمە دەرەوە دەرگاکەم کردەوە زۆر شتێکی مفاجئەیەکی گەورە بوو ئیتر باوشی پیاکردم باوەڕم پێ بکە ئەم قسەیە بسەبت قسەی ئەو پیاوەیە وتی پیرۆز بێ نازمی پێشبەرکە وتی کاکەگیان تۆ چێ لە خۆ بترس وتی ئەو قسانەی تۆ ئەڵێی سوار بە قووەتە یعنی ئەمە ئێمە ئەو شتانەمان ئەکرد ئێستش ماوە بەدرخان سندی لە دۆکە ئێستش ماوە لە دۆکە و ئەو کاتە ئەو سەرۆکی دەستگای گشتی بڵاوکردنەوەی کوردی بوو حتا ڕادیۆی کوردیشیان لایەنە ڕۆشنبیریەکەشیان خستە ژێر دەسەڵاتیە بەڵێ شتێکی گرنگی ترەیە چەند ناوێکت هێنا بەڵام ئێمە ئەبینین لەو کاتانەدا کۆمەڵی ڕۆشنبیری گەورە لە بەغان وەکو جاری پێشوش ناوم هێنا دکتۆر کەمال مەسەرا عیزەدین مستەفا ڕەسوڵە مارف خەزنەدارە کاوس قەفتانە هەتا دوایی ئەمانە ئایا هاتنە ڕادوێ قسەیان ئەکرد سووتان لە معریفە و سەرچاو و پاشخانی علمی ئەمانە وەرەگرت چۆن من ئەو ڕۆژە لە شوێنێکە پاسپان کرد برادێک ناوی دکتۆر ئیسماعیل ئیبراهیمە ئەویش ماوەیەکی زۆر لە ڕادیۆی کوردی بوو بەڵام دوایی بۆ خوێندن چوو ماستەر و دکتۆرای تەواو کردو بوو مامۆستا لە بەشی لە کۆلیژی پەروەردەی بەغا زانکۆی بەغا باسی شتێکی کرد وتی کاتێک من ئەمبینی ئەو دکتۆرە جوانانە ئەو ڕۆشنبیرە بەرزانە لە بەرزانە دێن ئەو ڕادیۆیە بۆ ئەو ڕادیۆ بەرنامە ئەکەن گوێم لێیان ئەگرت لەوانەوە فێر بووی ئێمە بە زیاتر بڕۆینە ناو هۆڵایی مێژووی ملەتەکەمان ئەوان پێشکەشکاری بەرنامە بوون یا وەک میوانە هاتن نا بەرنامەی خۆی بوو یان پێشکەشی ئەکرد خۆی یان لە ئامادەکردنی ئەوە و پێشکەشکردنی ڕادیۆ ئەگە هەندێک لەو نمونانە بۆ بینەران باسکەیت بۆ نمونە دکتۆر کەمال مەسهەر چییە کرد لە هاتەوێ من ئەوەی ڕاستی بێ من دکتۆر کەمال مەسەرم نەبینی کەوا لەوێ بەرنامە بکە دکتۆر عیزەدی مستەفا ڕەسوڵ بەرنامەی ئەدەبی هەبوو خۆشی پێشکەشیە کرد دوایی دایەنە ڕادیۆ ئێمە پێشکەشمانە کرد دکتۆر کاوس قەفتان خۆی بەرنامەی هەبوو چی بوو بەرنامەکەی بەرنامەی لە هەر باخچەیە گوڵێک ئەوە دکتۆر کاوس ئەی کرد دکتۆر ئەو ڕەحمانی حاجی مارف خۆی بەرنامەکەی ئەکرد چی بوو ئەو باسی زمان باسێکی زمانی کوردی باسی زمانی کوردی ئەکرد لە ڕووی فەرهەنگی لە ڕووی فەرهەنگیەوە دکتۆر مارف خەزنەدار ئەو بەرنامەکانی ئەدەبی بوون ئەدەبی باسی ئەدەبیاتی شاعرەکان ئەو کتێبەی هەیەی مێژووی ئەدەبی کوردی ئەمانە بوو چەند بەرگەکەم بەڵێ حەوت بەرگ مەسەلەن حوسێن جاف هات بەرنامەیەکی ڕۆشنبیری هەبوو محەممەد بەدری هات بەرنامەی هەبوو ئەوش بەرنامەی هەمەڕەنگی هەبوو مامۆستا مەسعود محەممەد نەهاتووە بەڵام لەوانەیە با بڵێن چاوپێکەوتیان لەگەڵا کاکە حەمەی مەلاکەری ئەویش نەهاتبوون بەڵام من هەنێ جار من ئاگاداری هەموو شتێکی ئەو سوودتان لە پیاوە ئاینیەکانێکی و مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕیز نەئەبینی سوودمان لە ئێمە 4 5 6 7 مامۆستای ئاینیمان هەبوو ئەهاتن بەرنامەی ئاینیان پێشکەش ئەکرد چارەکە سەعاتی بۆ نمونە عومەر مەولود دیبەگەی شەوکەتی مەلا ئەیوب دەرباس چەند کەسێک بوون نزیکەی 6 حەمید ئەتروشی ئەوە خۆی لە وەختی خۆی قازی محکەمە بووە لە بەغا ینی قازی محکەمەی بەغا بوو عەبدولحەمید ئەتروش ئەو کۆن هاتووە بەرنامەی ئاینی پێشکەش کردەوە ڕۆژانە ئێمە بەرنامەیەکی
ئێوە بەرنامەی تەرفیهی شتان نەبوو بەرنامەی هەندێک بۆ نمونە چی بوو بەرنامەکان ئێوە سەبوونە کەسێکی وەکو بەشیر موشیر لە بەغا بوو بەشیر موشیر هیچ ئیسفاتان لێ نەکرد لە وەختی من نە بەڵام ئێوە بەرنامەیەکمان هەبوو چی جەمال سلێمان جەمال بەروانی جەمال سلێمان خوا عافیکە هەر بەرنامەکەش بەناوی خۆیەوە بوو نە بەرنامەی لەگەڵ گوهدارە لەگەڵ گوێگرانە ئەو تەلیفۆنیان بۆ ئەکرد ئێمە هینمان هەبوو ڕیکۆردەرمان هەبوو ئەو جوینی کردبوو ڕابتی کردبوو لەگەڵ تەلەفۆنەکەیە تەلیفۆنیان ئەکرد ئەو هەڵی ئەگرت ڕیکۆردی ئەکرد کە ڕیکۆردی ئەکرد ئەیبردە ستۆدیۆ مونتاژیان ئەکرد و لێیان تەرفیهی بوو بەئاسی ئەمڕۆ دۆک کەشەکەی چۆنە لە دۆک چی ئەگوزەریە باسی چیەکە لە خانەقین لە سلێمانی لە هەولێر ئەو بابەتێکی گرنگە بەڵام شتێکی بیرخستمەوە لەو کاتانەدا ئێوە جەنابەت 20 ساڵێک لەو ڕادیۆ بووی یەک یعنی زەمانێکی زۆرە ئێوە سەردانی مەیدانیتان هەبوو وەکو نوێنەرایەتی و پەیام نێر و شت بێن بۆ کوردستان بۆ کوێ چوون ئێمە گروپ هەر گروپێک تقریبان 4 کەس بوو وەختێ ئێمەیان ئەنات ئێمە ئەو کاتەکەیان ئەوت ئیفات مەسەرەن مدیری ڕادیۆکە بانگی ئەکردین بانگی ئەو کەسێ ئەکردەوە ئەینێرێ بۆ ئیفات من چەند هینێکم ئەمر ئیداریەکەم پێیە کەوا من هاتووم بۆ سلێمانی و قەزا و ناوچەکان ئیفادم هەیە بۆ شاری دهۆ ئیفادم هەیە بۆ هەولێر ئیفادم هەیە چوینە بۆ عەقرا ڕسممان گرتووە ئەو وەختانێک ڕیکۆردەر تەسجیلەکانتان بچووکەکان بوو پێتان نە ئێمە بە نەگرە جیهازێکە بوو پێیان ئەوت نەگرا جیازی گەورە بوو بەڵێ ئەوە دامان ئەنا بە بەکرە بوو ئەمە ئەبوو یەکی هەڵیگرێمە ئەیتەمان ئەو کەسێکەوە ئەهات خۆی ڕیکۆردەر بوو ئەو هەڵی ئەگەر ستافەکانتان چەند کەسی بۆ ڕۆیشت زۆری 4 کەسی بوو سایقێک و لەگەڵ ڕیکۆردەرێک و لەگەڵ 2 پێشکەشکاریان بێژار ڕۆژێک بووە تەکلیفتان یەکەم بتان بەنە مەیدانی شەڕ نە ئەو کاتە نە تەلەڤیزیۆنەوانەیە هەبووە بەڵام ئێوەیان ڕوبەڕووی حاڵەتی ئەمنی و سیاسی ئەکردەوە نە بەس لە کاتی ڕاگواستنی کۆمەلگاکەمان ئەو کاتێکەوە دێهاتەکانی کوردستانیان چۆڵ کرد ئەو کاتە 2 کەسیان نرد بۆ ئەوەی ئەو حاڵەتە تەختێ ئەو حاڵەتە بکە دوای تووشی کێشەیەکی شاتن حکوومەتی عێراق و ئەکا و کۆمەلگای گشتی کردووەتەوە مجەمەعاتەکان بۆ کوردەکان کۆمەلگای زۆرە ملەی پێڵن ئەو خۆی کۆمەلگای زۆرە ملێ بوو بەس ئەوان ئەیانوت ئەو دێهاتانە ئاوی بۆ ناچێت کارەبای نییە ژیان قرسە ئەو خزمەت گوزاری نییە ئەو دێهاتانەمان کۆ کردووەتەوە لەم ناوچێ بۆ ئەوەی خزمەت گوزاری پێشکەش بە خەڵکی کوردستان بکرێت یعنی چۆن ماکیاژیانە کرد ئیتر ئەوەیە تەختەی ئەو ڕاگوزاریان لەو سەردانانەدا ڕوبەڕووی هیچ مەترسیەک نەبوونەوە ئێوە ڕۆژێکە شتێکت لە بیر بێ من نەچووم بۆ ئەو شتانە 2 کەس چوون بەڕاستی تووشی پرسیار بوونەوە وتبوویان ئێوە وا پیشانتان داوە کە حکوومەتی بەعەس خەڵک بە زۆرە ملێ ئەبا بووە ئەو شوێنە یعنی بە پێچەوانەوە نەبووماکیاشکاتە ئەوان نردویانە کە بە حاڵەتی ئیجابی باسیکە بە سلبی بۆ حیزبی بەعەز باسییان کردبوو کەواتە ئەو کاتانە یعنی ڕادیۆکە لە هەموو مەجالێکە ئیشی ئەکرد و ئەو مەجالانش کە ئێوە میدیاکارتان نەبوو کە ناوی ڕۆژنامە نووسبێ ئەوانە هەروکو کارمەند مامەڵیان لەگەڵا کرا ئێمە زۆربەی زۆری ئەوانەی کەوا لەوێ ئیشیان ئەکرد یعنی لە قەبی ڕۆژنامە نووسیان وەرگرتبوو سەر بە یەکێکی ڕۆژنامە نووسانی عێراق ئیمتیازی پێدان حکوومەتی عێراق ئەمتیاز لە سەرەتایی من دامەزراندنم ئێمە ئەمتیازمان هەبوو شوێنێک هەبوو سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندن بوو ئەو بەپێی خاڵ و خزمەت من یەکێک بووم لەوانە عەرزەیەکم وەرگرت لە ڕێگەی ئەو دایرەی لە بەغدا بەڵێ ئەمە بۆ کارمەندەکانی تریش هەبوو بۆ هەموو هەبوو ئێوە مەرجی ئەوش وەموو کارمەندەکان کورد بن لەو ڕادیۆ عەرەبمان هەبوو ئەوانەی کەوا لەسەر جیهازەکان ئیشیانە کرد عەرەب بوون زۆریان عەرەب بوون بەڵێ هیچ ڕۆژێک قیادە گەورەکانی حیزبی بەعەزیا بڵێن سەرۆک و سەرکردەکان وەکو سەدام حوسێن ئەوانی تر ئێوەیان بەسەر نەکرد بۆ داوایان نەکرد بتان بینن قسەتان بۆ بکەن
تەوسیاتان کەن. هەندێک جار شکات ئەکرا شکات هەر ئەیانوت مەسەرەن ئێمە بۆ وەکو ڕادیۆی بەغای عەرەبی ئیمتیازاتمان نییە، بۆ وەکو ڕادیۆی سەوتی جەماهیر ئەو شتانە وەکو کارمەندەکان وەکو کارمەندەکان کە ئاراستەی بەڕێوەبەریان ئەکرد اینجا ئەوانیش طبعاً دینیان ئەکرد بۆ سەروی خۆیان. زۆر جار ئێمە من لە سێ دانیشتە ئامادە بوومە، یەکێکیان لەطیف سەیف جاسم وەزارەتی ڕۆشنبیری و ڕاگەیاندن بوو قسەی کرد بۆمان، یەکێکترە وەزیرێکی ڕۆشنبیری ئاخر و باسی هین ناکەم، باسی محەممەد سعید سەحاف ناکەم، ئەو مدیر عام بوو، کابراایەکی زۆر کراوە بوو، کابراایەک بوو حەزی بەس لە ئیشەکە ئەکرد. سەحاف تۆ نەتبینیوە لە نزیکەوە؟ چۆن من بینی بە هۆکاری چی ئەتبینی؟ بۆچی یەکتان نەبینی؟ بۆ ئیش و کار بوو یا شەکوا برا لای و بانە هەر ئاوا ئەم ینی مەسەن ئاها سادە بوو لە کافتریادا ئەنیشت ئێمە سەڵاممانە کرد و ئەڕۆشتی لەولەوەدا ئەنیشت. پەیوەندی شتە بوو لەگەڵی؟ نا پەیوەندی نە، بەڵام ئەوەی بن پەیوەندی هەبوو لەگەڵ یا مدیر عامێک بوو ئێستاکەوە ڕادیۆی ئەشەرقیە بەڕێوە بە ناوەکەی لە خەیاڵ نەماوە، یعنی ئەوە من چەند جارێک چوومە بۆ لای، چەند جارێک خۆی داوای منی کردووە ڕادیۆکەتان چۆن و چۆن ئەڕوا بەڕێوە و سەحاف دایبەت بە سەحاف کە زۆر جار باسەکرایان و بۆ نمونە یعنی مبالغەی زۆرە درۆ ئەکا هەتا مستەلەحێکە بوو لە ناو خەڵق و تۆڕە کۆمەڵایەتەکان نازناوی علوج و ئەوانیان پێیا بوو، یعنی ئەم پیاوە ئەمە هەر خۆی بوونیەکەی بەو شێوەیە بوو یا ئەیویست وێنەیەک پیشانی عالەم بە کە بڵێ حیزبی بەعز وایە و گەورەیە و حکوومەتێکە ناڕۆخێ و ئەمێنێتەوە، ئەوەی کە تۆ ناسی بێتی کاڵی کەسێکی زۆر کراوە ئەوە بوو. لە ئاخری وەسعەکەیە ینی باسی 2000ەکان ئەەکەم لەو کاتە سەحاف و با بڵێن حکوومەتی عێراقیش هەر لە ڕووخانە بوو، اینجا ئەوەی کەوا ئەو باسی کرد خۆی ئەیزانی درۆیە، خۆی ئەیزانی درۆیە، بەڵام ئەو ناچار بوو بە ئەمری سەرۆکەکەی ئەو قسانە بڵێ. ئەو کاتەی بەڕێزت لە ساڵی 1992 وازەیەنیت بە ویستی خۆت بوو، بە فشار بوو، تااقەتت چوو لە میدیا؟ من بەویستی خۆم بوو لەبەر ئەوەی هۆکاری هەبوو، فشاری زۆر ئاخر بە تایبەتی ئەو کاتێکەوە شاکر مانسۆر ئاخر مدیری ڕادیۆی کوردی بەغدا لە نەوەتەکانە ئەو استقالەیدا زۆر تووڕە بوو، من زۆر لێی پاڕامەوە استقالە نەدا، وتی ئیتر من ناتوانم لەگەڵ ئەبانەیە ئیشە، استقالەکەی فڕەدایە ژووری مدیر عام و هات بۆ کوردستان. مەبەسی زیاتر ئەو یعنی لە ڕووی کاری ئیداری و کارگێڕی وەنەی ئەیتوانی یا پەیوەندی بە بیر و باوەڕ و پەیوەندی بەو جیاوازیە بوو لە نێوان دنیابینی سیاسی کورد و عەرەبا بوو، ڕاستە بەحسی بوو بێ چەندین کەسە بۆ بەحسی بوو لە کوردستان و ئێستا لەوانەیە ناو حیزبە سیاسیەکان بە پرسیارەتیان هەیە. جەنابەت باسی مدیر عامێک کرد، ئێستا بەڕێوەبەری ڕادیۆی شەرقیەیە، خەڵکی تریشی تایە لێرەوە، ئێمە ناو نەهێنین چەندیست کەس بەحسی بوو ئێستا لێرە کوردایەتی فرۆشێتەوە بە خەڵک بۆ بە کوردێکی عارەبی چوار، یعنی زیاتر ئەو ئیدارە بوو یا پەیوەندی بە ئەفکارەوە هەبوو، پەیوەندی بەو جیاوازی و بەو یعنی بە شێوەیەک بە حەقانە سەیری ڕادیۆی کوردیان نەئەکرد، ئەو نەعەدالەتی هەبوو لە نێوان ئیزاعی بەڵای عەرەبی و کوردیە، بۆیە هەستی ئەکرد ئەو لەو ڕوانگەیەوە لەگەڵ ئەو مەسئولانەی کەدا ئەنیش باسی ئەکرد، ئەیوت من بەعسیم، من لە ئێوەم بەڕاستە من ڕادیۆی کوردیم، بەڵام من ئەو ئیشانە ئەەکەم خزمەتە بۆ ئەعلامی عێراق، بۆ ئیزاعی مەسەلەن دە کەس ئەنێرن بۆ ئیفاد بۆ وڵاتانی دنیا بۆ دوانی کورد نەبێت، بەو نەوە لەسەر پشتی کورد، لەسەر پشتی کورد و لەسەر نەعەداڵەتی لەگەڵ خۆیشیا با بڵێت، ئیتر بێتاقەت بوو واچی هێنا. لە دوای ئەوە من بەڕێوەبەرێکیان هێنا بۆمان، برادەرم بوو، ناڕازی بوو من کە داوای خانە نشینەکەم کرد، من مدیر پێی ئەڵێن ڕئیسی مؤسسە، سەرۆکی دەستگای ڕادیۆ و تەلەڤیزیۆن ئەو کاتە هین بوو، یاسین هین بوو
بانگی کردن من داوای خانەنشینیم کردبوو مدیرەکەم بەرجی کردبووە بۆ مدیری دەستگای گشتی ئیسە و تەلەڤیزیۆن بانگی کردن دانیشتم وتی کوڕم تۆ بۆ داوای بینت کردووە هێشتا تۆ گەنجی و ئەوەنە خزمەتت هەیە و بۆ بەردەوام نابی وتم بێتاقەت بووم وتی ئەتوانی کە بڕۆیتە دەرەوە خۆت بژێنی وتم من ئیش تایبەتی خۆم هەیە ئەتوانم وتی من حەزم لەم ڕادیۆ کوردیە نییە حەز ئەەکەم کادرێکی وەکو تۆش بڕۆی ئەوش هانیایت ئەویش هانیە نەیوت کوڕم ئەوە ڕادیۆکەتانە ڕادیۆ خۆتانە و مدیرەکەت نووسی بووی علموما ئیلەی ئەم کابرایەکەوە باسی ئەەکەم یەکێکە لە کادرە باشەکانی ڕادیۆی کوردی بەها بە هیچ شێوەیەک من ڕازی نابم خانەنشین بکرێ وای نووسی بوو ئەمە بۆ تاریخ ئێمە بەڵام سەرۆکی دەستگای گشتی ڕاستی بوو استقالەتدا استقالە نەدا ئیحالەی تەقاعد کرا ناخانەنشین کرا خانشی بووی لە 92 بەڵێ بە پێی قەرارێکی مەجلیسی قیادەی سەورە ئەو کەسەی لە 15 ساڵ زیاتر خزمەتی هەبێ بۆی هەیە خانەنشین بێ بە مەرجێک ئەگەر خۆی داوای کات باش دوایەوە هەد لە بەغدا مایتەوە تا دوای پرۆسە من 2 ساڵ مامەوە لە دوای ئەم پرۆسی گۆڕانی حکوومەت تا 2005 ئێمە ماڵان لە شارع فەڵەستین بوو جادەی فەڵەستینی بەغا ئێمە تەماس بووین لەگەڵ ناوچەکانی باڵێ ئەوانەی کەوا لەوێ ئەژین ئەو ناوچانە ناوی ناهێنم ناوی مەزهبیشی ناهێنم ئەزانم زۆر سەختیان ئەکردە سەر کوردەکان دۆخی ئەمنی تەواو نەبوو چەند جار من هێرشیان کردە سەر ماڵەکەم چەند جار من زەختیان هێنایە سرم دوای ئەوە من ناچار بووم لەو گەڕەکە دەرچم چوومە گەڕێکی ئەعزەمیە و لە ئەعزەمیە تشتەجێ بوو مناڵەکانم لەوێ دانا و هاتم بۆ سلێمانی کاتە 92 بۆ 2005 سیانسە ساڵ ماویتەوە لە بەغدا دوای استیقالەکە ئیشی تجاری مەکرد لە بازرگانیایش بەڵێ بەڵام کارێکی گرنگی ترت کردووە تۆ ئەگەر ئەو باسێکی تری بابەتەکەمان بێ دوایەوە دیتە سلێمانی لە ساڵی وەکو خۆت باسیەکەی 1939 ڕادیۆی کۆماری عێراقدا مەژێت زۆر حەزر و ئاواتت هەبوو بۆ ئەو ڕادیۆی کە خۆت 20 ساڵ کارەتیاکرۆ دیت بە هەمان شێوە ڕادیۆکە دامەزرێنیتەوە لە سلێمانی لە هەمان مێژووە لە هەمان مانگا لە هەمان ڕۆژە بەڵام ساڵی 2023 بۆچی ئەم حەز و عەشقەت هەبوو لەناو لەشکرێک ڕادیۆ و ئەم هەموو گۆڕانکاری دنیا تۆ هەرەتوێ بگەڕێیتەوە بۆ ڕابردوو و ناوێکشی بنێ ناوینی ڕادیۆی کوردی نە مستەفا بەگی کوردی شاعیرەکە دیوانەکەی لە لای خۆتان حزوری هەیە نە ڕادیۆی کوردیش ئەو نە ئەزمەی ناوی کوردیە تا تۆ ناوی بنەی کوردی ئەوەی ڕاستی بێ من لە 2004 کۆمەڵێک خەڵکیان هەڵبژار بۆ ئەوەی بڕۆن بۆ بەریتانیا دەورەیەکیان بۆ بکەنەوە بۆ ئەوەی کاری میدیایی بکەن لەم بێژوو تازەیەی عێراق من یەکێک بووم لەوانە ئێمە 20 ڕۆژ چوینە بەریتانیا 2004 یا 5 2004 چوینە بەریتانیا لەوێ بووین بە میوانی ڕادیۆی BBC ئەو کاتە وا بزانم تەلەڤیزیۆنیان نەبوو ببینە ڕادیۆی چەند دەورەیەکیان بۆ کردینەوە بۆ ئەوەی ببین بە بەڕێوەبەری دەستگاکانی میدیا لە عێراق هەرکە بە پێی جنسی و بڕوانامەی خۆی اینجا لە ئاسی عێراق چوینە کوردستان لە ئاسی عێراق دوای ئەوە من ئەم هینەم ئەم بیرەی ڕادیۆ ڕاگەیاندن و نازانم چییە بۆم جیا بۆیان زیندوو کردی بۆمیان زیندوو کردنەوە هاتینە سلێمانی لە سلێمانی لەگەڵ دوو برادرم هەیە من دکتۆر ئیسماعیل و کاپیتان سەرحەسەن بیرۆکەی باسی بیرۆکەی کردنەوەی ڕادیۆی کوردیم کرد وتیان بیرۆکەیەکی جوانە بەس ئەتوانی شان بیتە بەری ئەتوانی بیخەیتە سەرشان ئەمە پارەی ئەوێ بودجێ ئەوێ کارمەندی ئەوێ دەستگایەکی وەکو ئەمە بۆ ڕادیۆی کوردی بکەیتەوە شتێکی زۆر گرنگە من ئەوەی ڕاستی بێ ئەو نزیکەی 20 ساڵێکەوە لە ڕادیۆی کوردی بەغا بووم ئەوانم تازە کردەوە هاتەوە یاد بیری ئەوم کردەوە وت چوون پرسیم لەم لالەولا برادێکم هەیە دانا بەکر ئەویش لە دەستگاکانی میدیا زۆر ئیشی کردو ئیسەش لە تەلەڤیزیۆنی پەروەردەیە
خوا هەڵناگرێ بۆ هەموو جێگایەک لەگەڵ ماهات یەکەم جار چوینە دەستگای ڕۆشنبیری سلێمانی عریزەیەکمان نووسی و دوای ئەوە بۆ ئاسایشی گشتی و اینجا بۆ وەزارەتی ڕۆشنبیری کوردستان و اینجا بۆ وەزارەتی ناوخۆ و اینجا لە دوای ئەوە لاریان نەبوو ڕەزامەندیاندا هەموو شتەکانیشی ڕەزامەندیەکانم لەلایە ڕەزامەندیاندا من هاتم ڕادیۆی کوردی بەغدام زندوو کردەوە بەڵام بە زەقی من باسی ڕادیۆی کوردی بەغام نەکردووە یعنی لە مۆڵەتەکە لە ئاسایش لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی ڕۆشنبیری نەوت و ئەمە هی وەزارەتی بڵێن بەغدا و کۆنا نه وتومە من ئەمێ ڕادیۆ بکەمەوە بە ناوی ڕادیۆی کوردی وتیان ناوی بنێ تۆ لە سلێمانیت بۆت نییە ناوی بنێ ڕادیۆی کوردی سلێمانی چونکە ڕادیۆی کوردی سلێمانی هەیە کوا هەیە هەمووی کوردیە ڕادیۆیەکی ترێ ڕادیۆیەکی تایبەتی وتیان هەیە ڕادیۆیەکی تایبەت هەیە هی سلێمانیە ناوخۆیی ناوی کوردیشە ڕادیۆی سلێمانی وایان وت بارها وتم من حەز ئەەکەم ڕادیۆکەم هەر ناوی ڕادیۆی کوردی بێ وتیان بۆ وتم لەبەر ئەوەی من لە بەغا نزیکەی 20 ساڵ لە ڕادیۆی کوردی بەغا بوومەوە ئیستا لێرەم و توانام هەیە بیت ئەو شتە بکەم وتیان ئێمە جوابت لێ ئەگەڕینەوە ئیتر لە ئاسایشەوە دەستی پێ کرد چەند ڕۆژێک و لە وەزارەتەکان چەند مانگێک و حتاوەکو ڕەزامەندیمان وەرگرت و لە 1911 عینی ڕۆژی داکردنەوەی ڕادیۆی کوردی بەغا لە 1939 لە 1911 2023 من ڕادیۆی کوردیم کردەوە بەخشەکەشی تەنها بۆ پارێزگای سلێمانی و ناوچەکانی دەوروبەریەتی لەسەر فرکوێنسی 100.1 یعنی تقریبا 74 ساڵێک دوایەوە ڕادیۆکە دامەزراوە هیچ لە کەلتوری ئەو ڕادیۆیەت زیندوو کردوێتەوە لەم ڕادیۆە من لێتی نەشارمەوە لە بینەرانیش نەیشارمەوە چەند بەرنمەیەکم هەیە ئەو کاتش لە ڕادیۆی کوردی بەغا ئەو بەرنامانە هەبوو بەڵام ئایا بۆ خۆی کات و سات و ڕۆژ وەخواستی گوێگر نەگۆڕاوە یا توش خۆ گۆڕیوە لەگەڵ چۆن ئەبێ گۆڕی من جاران ئەگەر حتا راپۆرتێکم وەربگرت وایە یعنی دڵم ئەتەقی بە تەلیفۆنی نۆرماڵ و نازانم چی ئێستا ماشەڵڵا ئەم تەکنۆلۆژیای تازە و ئەم سۆشیال میدیە ماوەیەکی فراوانی لە پێشوانە کردووەتەوە ئێمە ڕۆژانە لەوانەیە دا بۆ 15 لێدوان و چاو پێکەوتن لە ڕادیۆکەمانەوە ئێستش هەمان ڕۆحیەتەیە ڕۆژگارێکە بە تۆ بە 20 ساڵی ئەچیتە ڕادیۆ ئێستا سەر و هەفتات تێپەڕانووە ئێستا ئەو تااقەت و حوسەڵە و حەماسەتت ماوە باوەڕم پێ بکە من ئێستا ئەو تااقەت و حەماسەتەی جاران ئەگەر بەراورد بکەین لە نێوانیانە ئێستا من دەقات ئەو حەماسەتەن کەواتە هیچ پەیوەندی بە ژمارەی تەمەنەوە نیە حەز و عیشق بۆ ئیشە من تەمەن ئەڵێ ئەوە ڕقەمێکە بەڵام ژیان ئەبێ بەردەوام بێ من سوپاس دەکەم ماوەی بەرنامەکەم تەواو بوو بەر لەوەی کۆتایی پێبێنم ئەمەوە جێپەنجەی بەڕێزت وەکو نازم کەریم سەرحەد وەکو میدیاکارێک لەسەر ئەم تیانوسەی بەرنامەی جێپەنجە بەجێبی هەڵی بۆ ئەم دوو تەوەری بەرنامەکە تۆمارمان کردووە. وەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەی هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ نازم کەریم سەرحەد تاوەکو جێپەنجەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.